بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمين. براني برز خوشويست سرەتا لە خوای پەروەردگار داواکارم کە عاقبەت خێرمان بکاتن و خوای پەروەردگار ڕۆژووی مانگی ڕەمەزانی لە هەموو لایەکمان قبول کرده بێتن و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کرده بێتن. برایانی بەڕێز دەچینە خزمەت فەرمودەیەکی دیکە لە صحیحی بوخاریدا کە ئەو فەرمودەیە هەڵوەستەی زۆری دەوێتن، چونکە ئەو فەرمودەیە زۆر شتمان لە تاریخی ئیسلامی لە مێژووی ئیسلامی لە هەڵسوکەوتی مسلمانان بۆ ڕاست دەکاتەوە. و من یەک شت زۆر بەڕاستی سەرنجی ڕاکێشام کاتێک کە ئەو لە خزمەت ئەو فەرمودانە ڕادەوەستم. حەق وانییە ئینسانی مسلمان بە تایبەتی کە معلوماتێکی هەیە، شارەزاییەکی هەیە، حکم لەسەر ئیسلام بداتن، لەسەر تاریخی ئیسلامی بداتن بە هەڵەی کۆمەڵە مسلمانێکی. جا لە هەموو سەردەمەکان لەبەرەوەش پێویستە ئێمە وەکو مسلمان خۆمان شارەزاکەین لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و لە سیرە و ژیانی پێغەمبەری خوا چۆن ژیاوە، چۆن هەڵسوکەوتی کردووە لەگەڵ نەیارانیدا. طەبەن برایانی بەڕێزم فەرمودەکە ئەبوو هورەیرە بۆمان دەجێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەفرەزەیەکی ڕەوانە کرد. ئەو مەفرەزەیە لە بۆ لای نەجدی ڕەوانە کرد. ئەلەوێن دەرێ کابرایەکیان کەوتە بەردەستان کە لە بەنی حەنیفە بوو. بەنی حەنیفە تەبەن ئەو عەشرەتەی موسەیلەمەی کەذابە کە ئیدعای پێغەمبەرایەتی دەکرد. طبعا موسەیلەمەی کەذاب لە ژیانی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵام جارێکی هاتە مەدینەی، هاتە مەدینەی خزم و کەسی خۆی هەموو دەگەڵە خۆی نابوون بە قەڵە باڵغی. جا باسی مە باسیوی نییە، بەس بزانن کە پێغەمبەر بینیوێت، ئەویش پێغەمبەری بینیوە لە نزیکەوە. بە خزمەکانی خۆی گۆ ئەگەر موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە داوای لێ دەکەم بۆم بکاتن لە دوای خۆی بمکاتە جێنشین ببمە خەلیفەی وی، ئیمانی پێدینم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بینی حەدیسەکە دوور و بەردرێژە، چونکە نامەوێت بچینەوێن دەرێ، مامۆستا کاتەکەمەوە بە لەحزات بۆ حیساب دەکاتن. پارچە دەڵێ گەڵایەکی داری پێبوو، پەلکەدارێکی پێبوو دار خورما، داوای لێ گوتی ئەو گەڵا خورمایی دەبینی، گوتی ئەوەشت نادەمێ. وەخوای گەورە ڕەزیلیشت دەکا، سەفیهیشت دەکا، لە بەیریشت دەبا ئەگەر تۆبە نەکەی و نەگەڕێەوە. با لەوی گەڕین بۆی بزانن کە بەنی حەنیفە چێیە. طبعا عەشرەتێکی زۆر گەورە بووە. یەکێک لە ڕیسپی و پیاوە ماقولانی بەنی حەنیفە کەوتە دەستی ئەو مەفرەزەی کە ناوی ثومامەی کوڕی ئاثال بوو. هینایان کە هینایان لە مزگەوتیان، لە دینگەکی مزگەوتیان بەستەوە. ئەوە جا یەک شت ئەهەم کۆمەڵەشتێکی لێوەردی. یەکەم عولەما دەفەرمون ئەوە حکمی ئەوەی لێوەردەگیرێ ئینسانی کافر بۆی هەیە بێتە ناو مزگەوتێ. ئەدێ و ئایەتەی کە خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێتن ئینەمە المشریکوونە نەجەس فەلا یەقربوا المەسجد الحەرام بەعد عامهم هذا. زۆربەی زۆری زانایان دەفەرمونەوە حکمێکی تایبەتە بە کەعبەی مشەڕەفە، خوای گەورە ڕێز و حورمەتی زیاتر کات. دەنا یعنی ثومامە کافر بوو، لە دینگەی مزگەوتیان بەستەوە. کە لە دینگەی مزگەوتیان بەستەوە، ئەو جا حکمێکی دیکەی شەرعیمان بۆ دەردەکەوێتن هەڵسوکەوتی مسلمانان و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەسیردا چۆن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هات بینی، طبعا یەکێکی دیکە لە سیاسەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بوو، یعنی ئەو خەڵکەی کە هەم
ئەسیر کراوە هەم ئەوەی کە معاملەی لەگەڵ کردووە ناوی زانی و ناوی لەبەر کردوون بەناو بانجی کردوون چکە زۆر مهمە کابرا مەسەڵەن کەسێک کات و قیادەیە کە ڕئیسێکە ناوی تو بەناو بانگت کاتە ئەوە دەکاتە نیشانەی ئەوەی کە تو گرنگی و ئیهتیمام بەو ئینسانی دەدەیت پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ماذا عندك يا ثمامة ئەو بەسراوەتەوە لە دینگەی مزگەوتی فەرمووی چ لای تۆ یعنی دەنگ و باسی تۆ چییە ئەی ثمامە چ دەڵێ ئێستا کەوتێ دەستی ئێمە فقال يا محمد فەرمووی ئەی محەممەد عندي خەیڕە تیشتی زۆر چاکم لایە وەکو بڵێ هەموو شتێکی چاک و باش لە لای من دەست دەکەوێت ئەوە دەستیشی بەستراونەوە لە مزگەوتێ إن تقتل ذا دم ئەگەر دەمکوژی زانان دوو مانایان لێداونەوە إن تقتل ذا دم هەندێک دەڵێن هەڕەشەیەکە لە پێغەمبەری دەکات عەلەیهی سەلام لە مسلمانان دەکات دەڵێگەر بمکوژی عەشرەتێکی زۆر گەورە و دوور و بەردرێژ و عەشرەتێکی زەخم لە پشتەوە منە خوێنم بزر ناکەم تۆڵەم دەسەنەوە هەندێکیش دەڵێن نە یعنی ئەگەر بشم کوژی پیاوێکی وا دەکوژی ئەو پیاوە ناو فڵان کەسی کوشتووە یعنی کوشتنەکەی من ناودەنگێکی بۆ ئێوە دروست دەکات کە من ئەوەندە ناسرا و ئەوەندە خاوەن خزم و عێل و عەشیرەتم وإن تنعم على شاكر ئەگەر چاکەشم لەگەڵ بکەی ئازادم بکەی کەسێک ئازاد دەکەی چاکە لەگەڵ کەسێک دەکەی کە ئەو ئینسانە شکرانە بژێرە یعنی ئینسانێکی سفڵە نییە وإن كنت تريد المال فسل تعط منه ما شئت دەبێت چەندی هەبوو بێت ئەگەر داوای ماڵیش دەکەی هەرچی زارت دەگرێت لە ماڵی دنیای بێڵێ بێم لەدمە هەر ئەوەندە نە لێیاندا نەوە چ کابرای گوتی کەتنە سەری بە کێبڵان و تەعزیبی دەنەوەی کەن ئەو سێ پرسیارەکی لێکرد پێغەمبەری خوا عەلەیهی سەلام سێ وەڵامی دانەوە لێی گەڕا ڕۆژی دوایی هاتەوە هەمان پرسیاری لێکردو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەمان پرسیارەکانی وەڵامەکانی پێغەمبەری دانەوە عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژی سێمدا دیسان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ماذا عندك يا ثمامة دیسان هەمان وەڵامی پێغەمبەری دانەوە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پاس سێ ڕۆژان فەرمووی کە لەبسەکانی بکەنەوە قەیدەکەی بکەنەوە و بڕۆ خوا حافیزت بیت نەدەتکوژین نەماڵیشمان دەوێتن بڕۆ بۆ خۆت لێرانە حکمەتێکی زۆر گەورەی تێدایە خۆشەویستانی خۆم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ لە ناو مزگەوتێدا سێ ڕۆژانی ئەو پیاوە لەوێن دەرەهێشتەوە بەستراوە طبعا جارە خزمەتی زۆریان دەکرد ئەصحاب ڕەحمەتی خۆیان لێبێ خواردن و خواردنەوە و ڕێزێکی زۆریان ئەوە نەبوو پێغەمبەر بزر بیتن عەلەیهی سەڵات وسەلام دوو کەس لەو لای بێ کەس ئاگاڵی نەبیتن وەری گەڕێنە ڕەشوشینی کە نەموو قاڵی بشینن ئەو لەو لای بێتنی دیکە مەسەڵەن ئەوە نییە کاکە لە ئیسلامدا ضەوابط هەیە قانون هەیە یاسا هەیە دەبێ هەموو لایەک پێیەوە پابەند بێتن ئەوجا ئەو پیاوە تەماشای عیبادەت و خواپەرستی مسلمانانی دەکرد لە مزگەوتی تەماشای دەکرد کە ئەوانە چ عیبادەتێک دەکەن چ خواپەرستیەک دەکەن چەند ڕێز و حورمەتی پێغەمبەر دەگرن عەلەیهی سەڵات وسەلام چەندیان پێغەمبەر خۆش دەوێ عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر چەند هاوڵانی خۆش دەوێ ئەوە هەموو بووە دەرسێک لەلای ئەو پیاوە کە هێشتا بەستراوەتەوە تەماشا دەکاتن ئەو خەڵکە چۆن هەڵسوکەوت و معاملە دەکاتن فەرمووی بڕۆ خوا حافیزت بیت ثومامە ڕۆیی کە ڕۆیی لە مەدینەی چۆ دەرێ ئەویش کابرایەکی خاوەن عەشرەت و ڕەیس عەشیرە پیاو بوو بە کوردی ئەویش پێی عەیب بوو لە دینگەی مزگەوتێ بەستراوەتەوە بێتن بەلالەڵاڵ بپارڕێتەوە ئیوایش دەستی لێ بەرز و 1001 تەنازولی دەکاتن پێی تەنازول بوو لە ژێر هەڕەشە و گوڕەشە و لە ژێر نزانم چووکە بەستراوەتەوە ئیمان بێنیت و مسلمان بیت پێغەمبەر ئازادی کرد عەلەیهی سەڵات وسەلام شوێنێکە لە دەرەوەی مەدینە نەخلەی پێدەگوترێت چوو لەوێن دەرێت جوان ئۆچی پیاوان خۆی شۆر جاندێک لە زانانیش دەفەرمون ئینسانی کافر ئەگەر مسلمان بوو دەڵێ دەبێت خۆی بشوا غوسڵ بکاتن
خۆی شۆرد و خۆی پاک و خاوێن کردەوە هاتە ناو مزگەوتێ ئەو جارەی لە دینگەی مزگەوتێ نەبەستراوەتەوە فەرمووی ئەشهەد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله شهادە و ئیمانێکی بە حەقی هێنا جا گوێ بدەنە ئەو قسانەی فرمي والله يا محمد ما كان على وجه الأرض وجه أبغض من وجهك والله لسر أو زوي محمد هيتز دمو تاوك لدمو تساويتو وكو بلي ناشيرين ترو نبوك الرقم زياتر لي بيتم أو اندم رقلتو بو بيم يعني لحمو كسيش لاي من وكو بلي الرقم لي بيو حزب نبو بينا بلام إستا دفرميتن فقد أصبح وجهك أحب الوجوه إلي والله أو دمو تساويتو إستانك بو خوشويسترين دمو تساو لبومن وأو زاد فرمي سوين دخوات ووالله أو دينيتو ناشيرين ترين دين بو لايمن إستا خوشويسترين دين لايمن والله أو ولاتيتو أو خاكيتو أو مدينة ناخوشترين شوين بو لايمن إستا خوشويسترين شوين لايمن هل سكوتي بيغمبري إخوة عليه الصلاة والسلام لقال أو أسيرة أو گۆڕانکاری لەلا دروست کرد هەڵسوکەوتی مسلمانان لەگەڵ ئەو کافرە ئەو گۆڕانکاری لەگەڵ دروست کرد ئەو جا فەرمووی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بەتەمای عومرەی بوو ئەو جوندیانەی بەڕێزە تەمەنیان ئەسیر کردووم و هێناویان چ دەڵێ فەرموو بڕۆ عومرەکەی خۆت بکە هێشتاش مەککە هەر لە بەردەستی کافراندایە هێشتا فەتح نەکراوە کە عومرەکەی کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوعای بۆ کرد و مژدەی پێدا کە تۆ پیاوێکی مەکانەت و پیاوێکی ڕێز و حورمەتی خۆت هەیە کە چووە مەککەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ڕێی پێدا کە بینیان کافرەکان فەرمویان ئەسەبەوتە کافرەکان کەلیمەی سەبە یان سەبەوتەیان بەکاردێنە لە جیاتی ئەسلەمتە یعنی کو بڵێ عەقڵی خۆت لەدەستداوە وازت لە دینی باو باپیران هێناوە بە دوای دینێکی دیکە کەوتووی فەرمووی ئەها جا ئینسانی کوڕە ئینسانی بەغیرەت لە هەموو جیان کابرا هەر خۆشی دەوێتن ئەوە بەتەنێ تازە موسڵمان بووە لە ناو کافرەکانی قوڕەیشە تی نەخێر سبوا مسلمان بوم فقال لا ولكني أسلمت مع رسول الله تي نخير مسلمان بوم لقل بيغمبري إخوة عليه الصلاة والسلام والله لا تأتيكم من اليمامة حبة حنطة تي والله لا يمامة دنك قلم يكتان بناية حتى يأذن فيها رسول الله صلى الله عليه وسلم حتى بيغمبري إخوة إذن ندات خاون عشرد براني برز کاتەکەمان کۆتایی بەرەو کۆتایی دەڕوات دووسێ شت لەوە فێر دەبین یەکەم شت هەڵسوکەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەوانەی کە ئەسیر بوون لە شەڕ وەچی دیکە کە گیرا بوو ئەوەیە کە بەڕاستی پێغەمبەر چاکەی لەگەڵ کردوون ئازادی کردوون وخوای پەروەردگاریش تەبارەک و تەعالا لە نێوان ئازادکردن و لە نێوان وەرگرتنی فدیەی مسلمانانی سەرپشک کردوون کەواتە ئێمە کە بمانەوێ قەزیەیەکی شەرعی ئاوا تاو توێ بکەین دەبێ بگەڕێنەوە بۆ مەزدەڕەکەی خۆی بۆ سەرچاوەکەی خۆی کە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوای و هەڵسوکەوتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەو خەڵکە نمونە گەلێک زۆرە بەڵام کاتەکەمان کۆتایی هات هەڵسوکەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڵسوکەوتی مسلمانان لەگەڵ نێارەکانیان وایان کردو کە شایەتی بەحەق بۆ ئەو دینە بدەن و مسلمانی ڕاستەقینەیان لێ دەربچێتن و بێن باوەش بەو دینەدا بگرن وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم